وڵای بازارمان زۆر خراپ ئارێەوە لە بە عیوانی دەرێ پشتی عیوانی کوردستانی شکانی لە بۆی هەرزانە بەرازیل دێ یەکسەر دەکوژرێتەوە نامینێتەوە ئەگە بمێتەوە لە 2 مانجی 3 مانجی باشە بەس کەس نایەتەوە هەرزانە و زوو دەیکوشتەوە و دەیکاتە پارە حیوانی لە سووریایی دێ ئەوش بە هەمان شت نامینێتەوە یەکسەر دەکوژرێتەوە پشتی بازارەکە هێر شکاندە شخصی خۆم ئەوە لە پارە وەختەوە 10,000 پێ نەبڕێ هەر لە سەما ئەوەی خۆم ئەوە دەکەم حساب دێ سە حسابی پارەی خۆت کورد دەکات ئێستا لەوە نمونە هندیش دێ بەرازیلیش دێ ئەویش بە هەمان شت یەکسەر دەکوژرێتەوە ڕاوانە قەسابخانە دەکرێت دەکوژرێتەوە ئێرانی هەیە دێ سووریش هەمان شت هەموو بە قاچاق سەدا هەندێکیان بە قاچاق دێ هەر بە قاچاق دێ ئەوەی دێتن مەسەنە کابرات و دەچی 3,000 کاور دێنی پارێ 1,000 کاور دێ وەکەدی بەلایەکدا دێت لێ پشتی بازارەکەی شکاندی ئارێوە لە زۆر سەدا ها کەس شکستی نییە کابرا چێت و هەر کردت هەزار کرد ڕۆژێک دادنی ئیفلاس دەکەم کابرا بەخوا شەخصە بە لەو مەیدانی خاین لە سەدانەیە ماری سەدانەیە قەردار ئەلعانش قەردارە ئارێوە زۆر کەسەیە ئەوە مار و مرچخۆ لە سەدادەنیم دەستەوە بەهۆی ئەو حیوانە هاوردەی نو پێشانیش کەس هاوردە نەبووە هەر لە حیوانی خۆمان ئەو من دەم کرد 200 کارم دادەمە 4 میلیۆن دەماوە بە ماوەی 3-4 مانجی نیعمەتی خۆی بەس ئێستا ئەوەش نمە ئەمن ئەو دادەبەستی پاش 6 مانجی دی 6 میلیۆن 7 میلیۆن کورتەکە کە منش 2,000 دادەبەستم ئیمکانیەتم نییە واز دەدەینە وەڵاهی حیوان دێتن لە دەرێ بێ باشە بەس قاچاغەکە باش نییە نەخۆشی تێدایە حیوانی نەخۆشی تێدایە لەبەر هەندێک باش نییە بێتن ئەگەنا بە خۆمان چمان هەیە حیوان هەر بێ باشترە خۆمانە هەیە بەس کەمە بەشی کۆمەلگەکەمان ناکە ئەوەی بە قاچاغە هیندیە کە دێتن نەخۆشی تێدایە هەیە دێ بە قەرەوی دێ لێرە یەکسەر سەر دەبڕێ ئەوە هیندستانە و بەرازی لەو باش نییە ئەوە بەس ئەوەی کە دێتن گچکەیە لێرە بە خێو دەکرێ و تاڵقیعدا کرێ و لە بۆ گۆشتی لە بۆ خۆمانە دەبتە خۆمانە یعنی 7 مانگێ دادەبەستێتن 8 مانگ دادەبەسترێ ولاغی زۆرجی دێ و ئیرانی دێ و تورکی دێ زۆر دێ بێغادا زە ولاغشی زۆر دێ طبعا زعیفی کردێ بەس ولاغی خۆمان ئەگە ئەو ولاغەنێ بەش ناکە ئەوەندە حیوانەش وەکو پێویست بە زۆری نێتن ناو هەرێمی کوردستان گەلێک زۆر دێتن بێغایەت دەرەجا ئەگە بشێ بە پێویست بێ وەکو پێویست بێ نەک وەکو هەرچی ئەوڕۆکە توزاڵی زیانی بەدەست ناکەی دەستی لە جۆر جیایی یان لە ڕووسیای لە ئیران لە توچەی 4 لۆری 5 لۆری ولاغی دەین تا هەرێمی کوردستان بەبێ لێ پێچینەوە ئەو بەعزە ولاغیشەیە ئیزیان هندیەکان هندی خاستە هندی گۆشتیان لەگە ئیمە زۆر فەرقی هەیە دیارە لە ماوەی ڕابردووە بڕێکی ئێجگار زۆر ئاژەڵ لە سووریا و لە تورکیا و لە ئێرانەوە بە قاچاخە هات ئەم ئاژەڵی قاچاخەوا لێ کرد و پرۆسەی ئاژەڵداری لە کوردستانە بە تەواوەتی بەرەو لە ناو چوونەچوو بە تایبەتی ڕێژە گەورە و زۆرەکەش ئاژەڵی سووری بوو ئێستا بەپێی بە دوواداچوونی ئێمە ماوەیە کە تا ڕادەیەک کەمی کردووە تا ڕادەیەک بە تایبەتی ئاژەڵی سووری کەمتری کردووە بەڵام ئەمەمانای وانە ئاژەڵی دەرەوە لە بازارەکانی کوردستانانین بەشێکیان بە مۆڵەتە وەزارەتی کشتتوکاڵ مۆڵەتیانەدا بۆ هاوسەنگی بازار هی جۆرجیا هی وڵاتانی دەرەوە هێندێ بەشێکی تیکەش ئەوەیە کە بە قاچاقیەکە مەترسیەکی گەورەی دروست کردو لە ناوێنە ئاژەڵی سووری بە دڵنیاییەوە بۆ هەر حیوانێکی گەورە $80 بۆ بچووک $20 وەرەگیرا لە بری داخڵ بوونی بە نرخ خەرزانتر بوو بەڵام بە کوالیتی خراپتر بوو گۆشتەکەی بۆ نیە هات ئەوەی ئێمە بە دوواداچوونمان کردو ئینا من قەساب نیم بۆیە کاریگەریەکی کردبووە سەر ئەوانەی کە پرۆسەی ئاژەڵداریانەکرد هەمویان زەرەریانەکرد